بسم الله الرحمن الرحيم. ماوەستایانی عزیز خوشکانی من برایان، السلام علیکم ورحمة الله وبركاته. سەرەتا لە ناخی دڵمەوە گەرمترین پیرۆزبایی لەم مامۆستا و خوشک و برا عزیزانە کەم کە بەدڵنیاییەوە لە خۆشبەختانی دنیا و قیامەتن بەو پلە بەرزەی کە پێی گەیشتون و بەشی هەمومان لە بەشیانە بێ. خوای پەروەردگار قورئان بکاتە بەهاری دڵ و نوری ڕێگامان و نوخشە بێ لەوانش کە بە ڕێگای لەبەرکردنی قورئانی پیرۆزەوە. من و خێزانەکەم مەبدەئێکی سابتمانەیە کە لەسەر تاسەری کوردستانە لە هەر کوێ بۆ هەر بۆنەیەکی قورئانی بانگمان بکەن حوزورمانە بێ و بە خاتری ئەوەش نزیکەی 300 کیلۆمەتر ڕێگامان لە گەرمیانەوە بڕیوە بە خاتری ئەم بۆنەیە و بە خاتری قورئان و لەبەر خوای پەروەردگار خوا لێمان وەرگرێ. لەوە زیاتریش ڕاستیەکەی دەستگای ڕۆشنبیری نوری حکمە فەزڵی زۆری بەسەر خۆم و مناڵەکانمەوە هەیە کە ئینسانە بێ وەفادار بێ. بەشێک لەو قەسیدەی بۆتانە خوێنمەوە بە تایبەت بۆ ئەم بۆنەیە نووسراوە. کتێبی خوا، کتێبەکانتان هەڵگرن، تاوێک بدەنە بێدەنگی، هەرچی قسەیە ڕایگرن، هەرچی وشەیە قووتی دەن، ئێوە هیلاکی وتنن، گوێ نەگرتن داخی کردوون، ئیدی گوێ لە وڕێنەی هیچ مەخلووقێ مەگرن کە خالق بدوێ مەخلووق چی. زۆر بڵێی و ڕێنە و هەرزەگۆیی و هەڵیت و پڵیت فەلاکەتە، گوێ ڕادێرن هەستنە سەر پێ، پەروەردگار بۆتانە دوێ، خوا خۆی لەگەڵ ئێوەیەتی، ئەو کە ئێوەی خوڵقاندووە کەتەلۆکی ژیانیشتانی ناردووە. ئەو کتێبە جوان جوان تێتانە گەیەنێ کە ئێوە کێن، بۆ هاتوون و وەبێ چی بکەن، چۆنە ژین و بۆ کوێشە ڕۆن. ئەو قورئانە خولوقی پێشەواتانە، ئەو سەروەرەی سیرە و سوننە و فەرمایشتی بۆ قورئانمان تەرجمانە. ئەم قورئانە پڕە لە ویقار سەکینەت، لە جوانی میهرەبانی، لە ئومێد و ئاوەدانی. ئەم کتێبە پڕە لە ماجەرای خەڵق، لە سەربوردەی مەرگ و زیندوو بوونەوە، پڕە لە حکمەتی پەنهان، لە هەواڵی سامناکی قیامەت و حەشر و نەشر. دەرگای دڵتان بکەنەوە، پەنجەرەکانی واڵاکەن، با پیت پیتی ئەو نورە بێتە ژوورەوە، با شنەیە و نیانیەداتان پۆشێ. ئەی حافزی کتێبی خوا، چەند خۆشبەختی ئەم تاجی ویقارە چییە؟ هۆهاو دەمی ئەستێرەکان، ئەم حورمەتە ئیلاهیەت لەکوێ هانی؟ ئەم سەردەمەی لەم سەردەمەی قەزەم و بچکۆلەکانە چەند گەورە بووی بەم کتێبە پیرۆزەی خوا. ئەمە ئیلهامی گەورەی و سرودی قارەمانانە. گەورەکان بەمە گەیشتن، بەرزەکان بەمە چوونە دوند. ئەم کەلیمە خواییانە کلیلی دەرگای بەهەشتن، تاقە پەنجەرەی نوری خوان. حافظ قورئان تیجانی نور، نوری تیجان، دڵت خۆش بێ براوەیت و نەدۆڕاوی، ئەم نورەوە هەڵوەگرێ، دەتبا بەرەو مەنزیلەتی نەبی و سدیق و ساڵحان. ئەمەی ناوسنگ و زەینی تۆ هەم ڕێگایە هەم ڕۆشنایی، ئەمەی ناوسنگ و زەینی تۆ هەم ڕێگایە هەم ڕۆشنایی. تۆ سەیری لێ و دڵکە چۆنم سورەیانەی نوری گرتووە، سەیری لێ و دڵکە چۆنم سورەیانەی نوری گرتووە. ئەم بەرسیلەی ئاەتانە ژیانیان کردوویتە پارچەیەک لە تامی بەهەشت. دابڕێ لەم هەموو درۆ، دوور بە لەم هەموو ڕیایە، بێ ئەو کتێب و ڕێگەیە زۆر بۆگەنە ئەم دنیایە. دابڕێ لەم هەموو درۆ، دوور بە لەم هەموو ڕیایە، بێ ئەو کتێب و ڕێگەیە زۆر بۆگەنە ئەم دنیایە. ئەی تۆ تینووی ئایەتی خوا، لەناو ئەم هەموو پیربوون و داڕزان و هەڕۆژان و داچۆڕان و لە تینوانە خنکانەی دنیادا خۆشبەخت بووی کە تینوێتی هەموو عمر و بەم کارێزەی کەلامی خوا شکاو نەما. ئێوەش هەموو بیخوێن و بەرز بنەوە، ئەگەر تین و نەگەر تەنیان، دەردەدارن یا مبتەلان، ئەگەر ڕق و وشکەڵاتون، ئەگەر دنیا دڵ و هۆش و گیانی بردوون، بیخوێن و بەرز بنەوە. دەردەدارن ئەمە دەرمان، کۆڵەوارن ئەمە هەتوان، گەرگوم بوون ئەمە ڕێگا، لە تاریکیدا لۆقەدە نەمە چرا، پەست و تاڵن ئەمە ئارامی و نیانی، کرچ و کاڵن
ئەمە میوەی گەیوی ئاسمانی بیخوێنن و بەرز بنەوە بە تەرتیل و بە ئیتقانەوە بیخوێنن بە دڵ و گیانەوە بیخوێنن بە هەست و هۆش بە ویژدان و بە ئیمانەوە بیخوێنن بە هەموو بوونتان بیخوێنن هەموو گیانتان بکەنە گوێ ڕێک وەک ئەوەی هەر بۆ ئێوە نازڵ بوو بێ ئیتر ئەمە دوا پەیامە لە خواوە بۆ سەر زەوی کەس دوای ئەمە یەک کەلیمە لە ئاسمانەوە نابیسێ بیخوێن و بەرز بنەوە لە شاخەکان ئازاتر بن ئەم ئەمانەتە هەڵگرن چیتانەوێ مژدە و خەبەر لەوە خۆشتر ئاگر توخنی سنگی قورئانی ناکەوێ چیتانەوێ مژدە و خەبەر لەمە خۆشتر ئاگر توخنی سنگی قورئانی ناکەوێ بیخوێنن و بەرز بنەوە بەم ڕێیەدا دەبنە ئەهل و خاسەی خوا خێڵی قورئان خاو مەبنەوە باوێشک مەدەن با ئەم جۆگەی هیدایەتە هەروان نەڕوا ئەزبەریکەن لەگەڵ لە مامی باڵایە بەرز بنەوە بڕۆن بڕۆن هەتا ئەوێ کە ئیتر بەرزی نامێنێ ئیتر لەوێ کە بەرزاییەکانی فردەوسە دوا ئایەت کە بە ئاوازی بەهەشتەوە خوێندوتانە دەبێتە ماڵ و ماواتان بیخوێنن و بەرز بنەوە ئێرەیی هەر بە ئێوە ئەبرێ شەفیعە ئەم کتێبەی خوا وشە وشەی عروج و تەی سەماواتە بیخوێنن و بەرز بنەوە ئێرەیی هەر بە ئێوە برێ شەفیعە ئەم کتێبەی خوا وشە وشەی عروج و تەی سەماواتە دەتان کاتە هاوسێ و هاوشانی فریشتە سەردار و شاهی ئەنبیا گەورەی حافظەکانی گەردوون کە بۆ سەرخۆی نازڵ بوو پیت پیت وشە وشە ئایەت ئایەت بە زمانی دڵ و دەمی لەگەڵ جبریلەی خوێندەوە ئێوە بێ ئەم کتێبەی خوا وێڵە بن لەم سەحرایەدا بێ ئەم بەرنامەی ژیانە گورگ و چەقەڵمار و مێر و گشتانە خوا نێوان ڕۆح و ئەم قورئانە بارانی بەزەی ڕەحمان و مەوجدانە لە مەلەکوتی سەماواتە نێوان دڵ و ئەم قورئانەدا گرسانی شەو و جەزبەی وجود و کەوتنە بەر بریسکەی ئایەتەکان و فڕین و شاگەشکەبوون و گریان و بۆ خواژیانە ئەم کتێبە پیرۆزەی خوا سەرنجامی فرعون و قارون و سەرسەخت و گەندەڵ و دیکتاتۆر و دزەکانە جێڕێتەوە چیرۆکی چاکانی تایە ماجەرای پاکانی تایە هاواری ویژدانی تایە ئەرێ ئێوەتانەوێ ببنە بەشێ لە کاروانی ئادەم و نوح و ئیبراهیم دەتانەوێ وەکو موسا بە ویقارەوە بڕۆن دەتانەوێ وەکو یوسف زیندانەکان بکەنە قوتابخانە و پارچەیەک بن لە پاکێتی و وانەی هێز و ئەمانەتی فێری دنیاکەن ئەتانەوێ وەک مەسیح بن لەگەڵ حەواریەکانیا ئەتانەوێ بەڕێی محەممەدا بڕۆن ئەتانەوێ وەک هاوڕێی غار پڕ بن لە وەفا و نیانی ئەتانەوێ وەک خەدیجە پشتی پەیامبەر بەرنەدەن وەک عایشە خوا پاکێتیتان دەرخا وەک عومەر شەیتان زیڕەتان لێ بکە وەک عوسمان مەلایکە لە شەرمتانە سەرداخا ئەتانەوێ شەوق و نورتان لێ ببارێ بۆ ئەمانە تەنیا یەک ڕێگەتان هەیە ئەم کتێبە بکەنە هەوێنی ژیانتان هەڵی گرن با ببێتە تین و وزەی داگیرسانتان ئەم کتێبە کۆچەریە ناحاڵیە پێپەتیەکانی بیابانی بردە ناو کۆشکەکانی هیسرا و کیسرا و هیرقڵ شارستانی هەزاران ساڵیەکانی دنیای خستە ژێر نەعلەکانی ئەو ئەبوو بەکر و عومەر و عوسمان و عەلی و خالد و زەید و عەمرانەی بیابان ئەم کتێبە فەتحی دڵە بەردینەکانی کرد دەستە پیسەکانی پاک کردەوە دەروونە بۆگەن کردووەکانی شوەردەوە چاوە وشک و قەڵیشاوەکانی تەڕ کردەوە سەحرای سەوز کرد دنیای هەڵکێشا لە میهرەبانی غیرەتی دایە ڕاکردووەکان و ئاوی بە ئاشی ئومێدا کردەوە ئەم کتێبە دەستی دەها دزی بڕی پۆلی ئاڵۆشین و سەرسەری و تەماعبازی ژیر کرد درڕندەی کردە بەشەر جەلادی کردە دادپەروەر ئەم کتێبە زیندە بە چاڵی ڕاگرت هەزارە بوو جەهل و ئەبوو لەهەبی لەقاو کرد غروری سەدان مەغروری هاڕی ئاگری دەهات دەوڵەتی جەور و ئیستبدادی کوژاندەوە چەند فرعەونی کردە عیبرەت ئەم کتێبە مانای بەخشیەوە ژیانی هەزاران گەنجینا ئومێد و ئەوانی خستەوە سەر ڕێی یارانی ئەشکەوت داستانی یارانی وخدودی بۆ گێڕاینەوە لە گەمژەیی یارانی سەبتی گەیاندین ئەم کتێبە ئاشنایی کردین بە یەکەم چیرۆکی خەلق چیرۆکی یەکەم نەبی یەکەم پێغەمبەری و دواترینیان هەر لە ناوەم پەڕە پیرۆزانەدا بە یەکەم چیرۆکی کوشتن بە چیرۆکی ئەوەڵ و ئاخری دنیا ئاشنا بووین ئەم کتێبە پێیوتین قابیلەکان هەر هەمان سەرنجامیانە بێت هەموو زاڵمەکان ڕسوا بن
ئەم کتێبە پێیوتین هەموو دزەکانە گیرێن گەندەڵەکانە بنەپەن ئەم کتێبە حاڵی کردین ئەم دنیای بۆی مردوین ماقڵەیەکی مناڵانەی حیابەرە ئێمە شتیایە ڕێبوارێکین گێژ و شەکەت بە لۆژە لۆژ بەرەو ماڵی ئەبەدیمان ڕێمان بە ئەم کتێبە بۆی چەند بارە کردینەوە دەبێ ژیر و حسابی بین تاتیانەچی لە دواییدا ئەم کتێبە دایکایەتیمان فێرەکە گشتی پەروەردە و ئەخلاقە ئاوێنەی خۆبینین و تەرازوی خۆکێشانە ئەم کتێبە قسەی خوایە پەیامی عەرشی ئاسمانە ئەم کتێبە گشتی حەق و حەقیقەتە پاڵەوانی درۆینەی تیانە لە فیسق و فجور خاڵیە ئەم کتێبە یەک ڕێیتایە بەرەو لووتکە دەمان خاتە سەر ڕێی بەهەشت ئەم کتێبە پێڕستەکەی مەحەبەتە ناوەڕۆکی مەوەدەتە ئەم کتێبە ڕۆح و ڕەوان و ڕەحمەتە ئەم کتێبە هی مرۆڤەت و ڕەو نەخۆش و گۆشەگیر و تادار و دەغەزارەکان نییە لە مەلەکوتی علاوە بە قەڵەمی خوای ئەوەڵ و ئەزەل نووسراوە ئەم کتێبە ئەهوەن نییە شاخ دێنێتە لەرزی گەردوو نەخاتە حەلوەلا ئینسانیەتە هەژێنێ ئیماندار کە من کێشەکە دڵ و ڕۆح و هەست و نەستی موسڵمانە بە وەسەلام عەلەیکم وەڕەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه